ئەوە وشم پێ کرد هەتا ساڵ و نیوێک ژیانم زۆر زۆر خۆش بوو. وام ئەزانی هەموو دنیاهی منە، زۆر باش بوو لەگەڵم، ماڵی خست و خەزورم هەمووی باش بوون لەگەڵم. دوای ئەوە وردە ئیتر زانیان زڕوف ناخۆش بووە، ڕووی ڕاستەقینەی خۆی دەرخست. زۆر زۆر خراپتر لە براکانم، زۆر زۆر خراپتر لە باوکم ڕۆژ نەبوو ئێمە شەڕ نەکەین. هەرچۆنە من تەحموڵمە کرد جوابم نەئەیە ئەمت با کێشەیە دروست نەبێ، با من وەکو دایکم جوابی نەیەمەوە، چونکە دایکم باوکم هەشتێکی بوو تا جوابیە ئەوە بەشەڕ، من دەرسێکم ئەمون با جوابی نەیەمەوە کە جوابم نەئەیە خراپترە بوو. ئەوی تۆ من بە پیاو نازانی جوابم بۆ جوابم نایتەوە، ئەهاو شەقی لێیە، شەق لە ئافرەت دراوە، شەق لە بێگیان نەدرێ، بۆ لە ئافرەت دەدرێ. چەند جار پێوتم من هەر وەک فلیپینە سیر دەکەم، بخۆ لە ماڵە بخۆ دانیشە. باشە هۆکار چی بوو کە خراپ بوو؟ تۆڵی ساڵ و نیوێک ژیانمان زۆر خۆش بوو، ئەی ئەبێ هۆکارێکە بوو بێ کەوای لێ کردبێ؟ نازانم لەوانەیە بێزار بوو بێ لە من، یا لەوانەیە خەتا لە خۆتا بوو بێ، تۆ لەوانەیە تۆ گۆڕابوو بیوە ئەو وای لێ هاتووە، چکە پیا هەر لە خۆی ناگۆڕێ بەو شێوازە. تۆڵی ساڵ و نیوێک زۆر زۆر باش بۆ بووم، ئەی دوای ساڵ و نیوێک چۆن یەکسەر وای لێت بگاتە ئەوەی کە دەست بەرزکاتەوە و شەقت لێبا و بڵێ وەکو فلیپینە سێری تۆەکەم؟ ئەی تۆ هیچ خەتایەک لە تۆیان نەبووە؟ ماڵی باوکی تۆزێک لێمەوە نزیک بوون، تەقریبەن 3-4 ماڵێکمان بین بوو. من زۆر خۆم کردووە ماڵەکەی خۆمەوە، ئەوان ئەیانویست ئەبایە من هەموو ڕۆژێک بچم بۆ ماڵیان، ئەیانویست هەموو ڕۆژێک لە ماڵی ئەوان بۆ نمونە لە سفرەی نیوەڕۆ بێ یارمەتیان بم، دایکی بچێ بۆ هەر شوێنێک من لەگەڵ یابم، کە سوکارەکەی بۆ هەر شوێنە ڕۆیشتن فەرموو تۆ بڕۆ لەگەڵ یابە. ئەبێت تۆ حەزیان کردووە لەگەڵ یانابیت، حەزیان کردو تۆ بووکیانی لەگەڵ یانابیت و بچیتە دەرەوە لەگەڵ یانا و نان بخۆن پێکەوە و لانێوان ئەزین چۆنە زۆر جار هەیە هەندێک خێزان لە خێزانێکی تر جیاوازێ، سا خێزان هەیە زۆر کۆمەڵایەتیە، حەزەکە کە ژنی هێنا بۆ کوڕەکەی ژنەکەی تێکەڵ بێ لەگەڵ یانا بچێتە دەرەوە، بەعکسەوە لەوانەیە بۆ لە خۆشەویستیان بێ بۆ تۆ حەزیان کردو دایمە بێکەوە بن و خەسووت حەزی کرد بێ لەگەڵ تۆیا بچێتە دەرەوە. یعنی زۆر جار هەیە ئەوانە ئێمە نابێ بیانکەین بە کێشە، بە دیوێکی ترا سێری ئەم شتانە بکە، لە برێ بە دیوێکا سێری بکەی بڵێ ئەمە ئیزعاج مەکەن و هەموو ڕۆژێ لە ماڵیان و ئیشم پێکەن، نا بەو دیوەی ترا سێری بکە کە ئەوان تۆیان خۆشەوێ، ئەوان حەزیان کردو تۆ بەردەوام لەگەڵ یانابی وەکو کچی خۆیان بەردەوام لە بەرچاویان بی، بۆ بەم شێوازی تر سێری نەکردووە سێری بابەتەکە. ئەزانین چی دکتۆرەگیان قسەکە و زۆر زۆر ڕاستە، بەڵام من زۆر زۆر هاتو شۆمەکردن، تعلیقی خەسوم و دشەکەم زۆر زۆر ناخۆش بوو، یعنی من لە قسە نەئەچوم بۆ ماڵیان، من مەکتەبم تاو نەکردبوو، زۆر ناخۆشە تۆ پێت بڵێن ئەرێ ئەمە بێشەهادەیەکە بۆ هێناوە، ئەو تۆ بۆ مەکتەبت تاو نەکردووە و تۆ بۆ دایم لە ماڵی باوکتا هەر شەڕ و بەزم بوو. یعنی چەند جار پیاوەکەم بە منی و تۆ بۆ لە ماڵی باوکتا حاڵە زۆر خۆش بووە، ئەتەوی لێرە چی بەنسی بێ هەرەوەیە. جارێ بۆ مەسروف مامۆساکەن بە هیچ شێوەیەک مەگەر چۆن ها ئەگەر ڕۆژێک بچوایەتە دەرەوە 3000 بۆ مندانە، ئەو مناڵە من چی لێ بکەم تشتێک زیاتر دانێ لەوانەیە بی بە من دەرەوە، شتێکی پێویستە، ئەمە خواردنی ماڵەوەیە. ئەمەشی چێ مێردەکەت؟ کاسپە. کاسپیەکە؟ باشە. ئەی وەزعی مادی چۆنە؟ لە مام ناوەن تۆزێک کەمترە، زۆر باش نین، زۆر باش نین، ئەو هەر ئەوەیە ئەخۆین و هەرەوە، ینی ئەوە نییە بڵێ زڕفمان باشە من بتوانم لە غەیری مەسروفی خۆم پارە سەرف بکەم. باشە پێشتر کاڵی ساڵ و نیوەک ژیانم خۆش بووە، ئەو ساڵ و نیوە مەسرفیە کردی کێشەی ئەمانت نەبوو، ئەیداوای پارەی بکردی تا پارەتای پارەیەتە؟ بەڵێ. ئەو کاتە کێشەی نەبووە؟ نا ئەو کاتە کێشەی نەبوو. خاتونگیان ئێمە زۆر جار هەیە پیاو کە تۆڵی کاسپیە، کاسپیشی تر ئەوەیە ئیشەکەی ئەوە نیە بڵێ ئیشەکە و معاشێکی بەردەوامی هەیە، جاری وای کاسپەکەی باشە، جاری وای کاسپەکەی باش نیە، مادەم ئەو ساڵ و نیوە باش بووە لەگەڵ تاو کێشەی نەبووە، جاری وای لەوانێ کێشە لە کاسپەکەی بێ دەرامەتێکی وای نەبوو بێ، یعنی ئەو کاتانی کە تۆڵی داوای پارەم لێ کردو بە 1000 حاڵ ئەگەر 3000 یا بێتمێ لەوە چ لەو کاتیا هەرەوەنی بەدەسەوە بوو بێ، یعنی ئێمە زۆر جار بگەڕێنەوە بۆ ئەوەش تۆزە مڕعاتی پیاوەکانیش بکەین، چونکە خۆتە بێ بزانی کە ئەم کاسپیە وەزعەکەیشی لەوانەیە زەختێکی زۆری ئیشکردنی لەسەر بێ، زەختێکی زۆری مادی لەسەر بێ، هەر ئەوەنە بتوانێ
یعنی زۆر جارەمانە مەکەن بە کێشە لە بینی خۆتانە ئەگەر تێگەیشتنەکە بێ لە بینتانە ئەگەر تەفاهۆم و پێکەوەژیانێکە بێ لەگەڵتانە ناکرێت زۆرشی بچووکیش بکەی بە کێشە مەدەم تۆ ئەمان هەموو جارێک گەڕێمەوە بە ئەوی ئەوڵ کە باست کرد و تە ساڵ و نیوێک خۆش بۆ ژیانمان کەواتە ئەبێ هۆکارێک هەبێکەوە بکە ئەم ژیانەتان ئاوا لێ تێکچوو بێت یعنی تۆ بگەڕێ وەکو خاتونێکی ئاقڵ وەکو مناڵتان هێوەیە بەڵێ یەک مناڵتانەیە بەڵێ تۆ تازە بووی بە دایکی مناڵێکیش وەکەوەی کە دایکی مناڵێکی خاتونێکی لە نەماڵی خۆتە کە خۆش دەزانی کە ماڵی باوکت کێشە و مەشاکلێکی زۆری تیا بۆ و ویستوتە بەس زەواجکەی نەجاتە بێ لەو کێشانە کەواتە مەهێڵە بە هیچ شێوەیەک لەناو ئەو خێزانی خۆتە هەمان کێشە و ناڕەحەتی دووبارە بێتەوە تۆکو ژنێکی ئاقڵ و سەلارۆک و دایکی مناڵێک هەوڵ بە لە هاوسرت تێبگە هەوڵ بە دانیشە لەگەڵی قسە بکەن پێکەوە ئەنی بۆی ئەم خێزانە هەرچۆنێ بێت تێک نەچێلێتان